ڕاد چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەم کە دەچن بۆ سەیرانگەکان شوێنەکە کە ئێوارەکەی دەڕۆنەوە شوێنەکان پاک بکەنەوە لەبەر ئەوەی دوای تۆ هەر برای تۆ دێت لە شوێنەکە گەشتەکات و سەیران ئەکات و شوێنەکەتان پێویستە پاک بکەنەوە لەبەر ئەوەیدا ژینگەی کوردستان بپارێزی چکن سروشتی کوردستان زۆر جوانە. ئەو کەسانی کە لە دەرەوە ژینگە ناپارێزن بێگومان هەست بە مەسئولیت ناکەن، هەست بە بەرپرسیات ناکەن بەرامبەر شار و خاک و ئەو نەتەوەی خۆیان. بۆیە دەبێت هەر کەسێک لە ماڵەوە چۆن هەست دەکا یعنی ئەوێ ماڵی خۆی پاک و خاوێن بێت و ژینگەیەکی تەندروستی هەبێت دەبێت لە دەریشەوە بە هەمان شێوە ئەو ژینگە تەندروستە لە ڕێگەی پاکڕاگرتنی ژینگەکەوە بۆ خۆی فەراهەم بکەن. مەسەلەی ژینگە تشتێکە گشتیە هەموو مولکی کەس نییە دەوا لە هەموو دانیشتوانی کوردستانەکەم بە تایبەتی گەنجەکان کە چن بۆ سەفر و سیاحی و بۆ جەوگۆڕنێک داواکەم لە پاشە خۆیان ئەو پاشماوای دەمێنێتەوە هەر بگرن چۆن بۆ هەر جوانی کوردستان ببینێت و هەم پاراستنی دار و درەخت و گیا و گژوگا چۆن ئەم شتە شەخسی نییە شتێکە گشتیە. داواکارم لە هەموو گەنجان ژینگە بپارێزن لە کاتی لە سەیرانکردندا لەبەر ئەوی کوردستان بە سروشتە جوانەکەی بەناوبانگەکەواتە بە هەمومان کوردستان بپارێزن.